سڵاوڕێز خۆشەویستان، هیوادارم کە زۆر باش بن هەموو لایەک. تۆزێکی تر دەسەکەین بە قسە و باس. باشە، چەند دەقیقەیەک ئەوەسینە تا هەموو بەڕێزان پێیان نەگات و کۆبنەوە کاتا چێنەوە قسە و باسەکان خۆشەویستانی من. هیوادارم کە هەمیشە ساق و سەلامەت بن. حرمەتێکی زۆرم بۆ هەموو لایەکتان هەیە. باش، بەخێر بێن خۆشەویستان، بەخێر بێن سەر چاو، یاخوا بەخێر بێن. ئەم شەویش بزانین چیەکێتە بەرحەملەکەوە، کۆمەڵی قسە و باسەکەین. هەرچەندە شوێنەکەشم گەرمە لە ڕاستیە، تەقریبا نازانم چەند دەرەجە بۆ ئەمڕۆ، 20 چەند بوو، 27 و 26 وەڵی نازانم، ئێستا 24 بۆ ئێرە گەرمە بەڕێزە. یاخوا بەخێر بێن سەر چاوانی من هاتن. هەمووتان بەخێر بێن خۆشەویستان. هەروە چەند دەقیقەیەک وەسین تا هەموو عەزیزان و خۆشەویستان کۆ بنەوە و ئەم شەو کۆمەڵێک قسە و باسەکەم لە خزمەتی ئێوەدا بۆ کۆمەڵێک لەو دز و جەردە و مافیایانە کە لە باشووری کوردستانە هەیە قسەیان لەبارەوە ئاکەین و کۆمەڵێک مۆزوعی کێشی تێکەوێ ئاسایی لەبەرەوە کە بێت ئەم شەویش هەروە بەردەوام بین. بەخێر بن خۆشەویستانی بن. قوربانی شما. نەخێر لە ئەڵمانیا نیم، لە دەشتەیەکانی NLM لە هۆڵەندا، لە ئەڵمان نیم بەڕێزانەی تازە بیرتەکەوێتەوە کە ئارام ئەحمەدی شوێ ماڵێ ئاوا بێ. هەکورت هەیە دەشتەیەکانی NL نەویسرێ، کەشی تازە جەناب وەڵی ئارام ئەحمەد ئەڵمانی. ئای قڕ بەسەرم، تازە بەتەمان ئێوە بە ئاگا بێنمەوە دژی یەکێتی و پارتی وەخۆ پێغەمبەر دشی لێ نایم وەبزەرم نە بە قورئان. ئەوەڵام عەزیزان، بەرحاڵ هەمووتان بەخێر بێن خۆشەویستانی من. ئێساش وردە ئەچمە ناو قسە و باسەکان. وەڵاهی خاڵە هەر کابرایشی قۆز بووم لە ڕاستی، یاخۆ نەبێت یعنی بەدەمی خۆم نەڵێم هەر کابرایشی قۆزکەدا نەبووی تۆ چی لێکە خۆ چی هەچێکم ئەوەش کە من ناشین نابم بە ئەمری خۆی تەڵێشی کاکە جا ئەوە ئەگەر قۆزیش نەبم ڕەنگە تۆ خۆشی بوێم. جا ئینسان کەسێکی خۆش ویسە لە خۆ لای جوانە بێ، یعنی عیب و عارەکانشی ئەشارێتەوە. ئەوە خۆشەویستیە بە ساقی دڵێم، ڕێز و احترام بۆ تێ بە قوربان. عەزیزان، ئەم ماوەیە هەمووتان شاهیدی کۆمەڵێک ڕووداون کە لە دەڤەری سلێمانیا ڕووەدا. پاڤەڵ هەروە خەریکە بۆ خۆی و هەموو ئەنجومەنی سەرکردایەتی و سەرکردایەتی کێتی و مەکتەب سیاسی و فڵانە فیسارەکان هەمووی بێکاریگەر کراوە، هیچی نەماوە لە ڕاستیە. تەنها و تەناوەیە کە ئەم کوڕەی جەلا تاڵەبانی ئەم پاڤڵی کە ناو پاڤڵی ئیبراهیم ئەحمەد کۆمەڵێک ئینسانی لات و لوت و ئەگەر حرمەتم بۆ ئێوە هەیە سەرسەی لە دەورایەکە هەمیان چەقۆکێش و چەکباز و فڵانە فیسار و ئەنە بابەتانە. ئەگەر تۆ سێریکە یەک ئینسانی مەدەنی لەگەڵانیە، یەک ئینسانی خوێنەوەی لەگەڵانیە، کۆمەڵێک کەس هەرە میهیمەکەیان ئەمەی سەرەکەی دژەتیرەوە کەیتر دەدانەهینی بەرێ مریشکی بەرێ بیبە بۆ بنانی گۆیژەی ئێوارە چوارە نیانێتەوە. ئاوایە ئەم ماوەیە هەمووتان شاهیدی گرتنی کۆمەڵی خەڵک بوون و هەوتانە سەر شارەوانی و گرتنی مەلا زاهیر و گرتنی ئەمەی توانایە چییە، ئەمەی دانایە توانایە، ئەمەی پێشتر بەڕێوەبەری شارەوانی ئەوانە بووم. ئەمانە ژیراون و تەحقیقاتەکەن گوایە ئەوێ لەسەر مەسائیلی ئەرزە و مەزە و زەوی و ئەم بابەتانە ئەم شتانە بکات. عەزیزان، هەمووتان ئەو ڕاستیازان کە لە ماوەی 32 ساڵی ڕابردووە یاسا لە کوردستانە چی بووە. ئێوە بینیوتانە دادوەرێک یاسایەک یەک جار لە هەموو ئەم تەمەنەی خۆیە بە زەرەری سەرانی پارتی وێشێتی ببێ؟ نە. هەمیشە ئەم یاسایانێک کە دایان ناوە کە بەڕاستی معنای نییە، هەتا دادوەرەکەیشیان گۆپاڵێکن بۆ سەرکوتی خەڵکی داما و ئەلەم بابەتانە، نەک بۆ ئەوەی کە بەرامبەر بە دز و جەردە و مافیاکانەوە بێت. بۆیە ئەگەر تۆ بگەڕێتەوە بۆ لە دوای ڕاپەڕینەوە، هیچ شوێنێک لە کوردستانە نەماوە وەکو زەوی کە داگیر نەکرابێت. هیچ شوێنێک نەماوە.
واتە لە دوای تەلدزین و عەمود دزین و کارەبا دزین و سیارە دزین و ئالەم بابەتانە سەرانی پارتیەشێتی دەستیان کرد بەوەی کە چۆن بتوانن هەموو زەویەکانی کوردستان بۆ خۆیان داگیرکەن و بەڕاستی داگیریشیان کردووە. بۆیە ئەم وەسعەی کە ئێستا پاڤڵ دەستیاوەتێ بۆ ئینسانی عاقڵ هیچ جێگا و ڕێگەیەک و هیچ قیمەتێکیشی نییە. چونکە بەڕێوەبەری شارەوانیەکان چیهی پێش و چیهی دووە هەموو شتێکی بە یاسایی کردووە و هەموو شتێکیشی بۆ ئیدارەی گشتی و بۆ فڵان و فیسارەکان و بۆ بنەماڵەی تاڵەبانی و بۆ سەرانی یەکێتی کردووە بە مەکتەب سیاسی و ئەلەم بابەتان نەهاتۆ بۆ من و تۆی بکات. بۆیە مەسەلەن بۆ نمونە کەسێک و مەلا زاهیر شەریکی جەلای شەکەریم بووە لەگەڵ شێخ ئەحمەدی نۆکانە ئیشی کردووە هەر چێشی کردبێ بەڕاستی بۆ ئەوانەی کردووە. دیارە کە تۆ مەجاڵی ئەدرێتێ بێ لەم مەیدانە خەریکی دزی و ڕاوەڕوودبی ئۆتۆماتیکی بەشی خۆشی ئەدزیت هەروایە. بۆیە ئەوە کێشەی خەڵکی کوردستان و من و تۆ نییە کە کام دەڵاڵەگرێ کام دز ئەگرێ چیەکە یا چی ناکە. بەس ئەزانم کە پاڤڵی جەلا تاڵەبانی تمۆحی لەوایە چۆن هەموو شتێکی بێکاریگەر کردووە و هیچ شتێک قیمەتی نەماوە ئەوێ کە ئەو خەڵکانەی کە لە درێژایی ئەم ساڵانە زەویان دزیوە ئەوەیان دزیوە بیان گرێ بە ناوی تاقیق و بێن و بەرەو ئانم بابەتانەوە و کۆمەڵێک سەرانە و پارەیان لێ بسەنێ دوایی بڵێ خوا حافیزی بێت و بڕۆ بەخێرچیت. وەکو کابرای سیدی کێسە لە بەریتانیایە گرتیان و نادێنسە شارەوانی گرتیان و پارێکی زۆر لەسەر جا بڕۆ خوا حافیزی بێت. هەموو یاریەکە بەڕاستی ئەمەیە. بۆیە ئەو شەڕی کە ئێستا لە دەڤەری سلێمانیە هەیە شەڕی سامانە شەڕی کۆکردنەوەی پارەیە شەڕ نییە لەسەر مافەکانی خەڵک. مەسەلەن بۆ نمونە ئەگەر سەرلەبەری ئەو دزانەی کە لە ژێر سایە یەکێتیە دزیان کردووەوە بۆ بنەماڵەی تاڵەبانی و بۆ سەرەکێتیان دزیوە هەمویان بخەیتە زیندانەوە و هەموو سامانەکان لێ بسەریتەوە کە چۆن گیرفانی شاناز و یا پاڤڵ و یا قوباتەوە تۆ هیچ قیمەتێکی نییە لە واقعە. کاتێ ئەوەمانای هەیە کە بگەڕێتەوە بۆ خەزیێنە دەوڵەتێکمان هەبێ و بگەڕێتەوە بۆ خەڵک و ژیانی خەڵکی پێچاک بکرێت. دەنا تۆ کابراکی دزەگری 10 ملیۆنی لێ ئەسەنی بۆ گیرفانی خۆ پاڤڵ ئەینێری بۆ کۆمەڵە لەشفرۆش و سۆزانی بۆ خۆیان بیخۆن چ شتێکی تایە چی لە مۆزوعەکانە گۆڕێ بەڕاستی. بۆیە دەوڵەت لە واقعا کۆمەڵێک کاری هەیە کە ئەبێ بیکا بەڵام لە دنیایان نەبووە حیزبێ یان کەسێ هەسێ بە کۆمەڵێک چەکدارەوە بە ئارەزوی خۆی چی گوێ بیکە بە ئارەزوی خۆشی بڕیار بدا ئەوەی کە بە خۆی بەدڵێتی ئەوە بکە بە سەرخۆشی شەو بڕیار بدات. هەمووشمان خۆشحاڵین بۆی کە هەموو ئەو دز و جەردانە ئاڕوود بکرێن هەتا ئەگاتە هەرە نزیکەکانی خۆی و هەتا خودی خۆشی. بە نمونە بیهێنمەوە گردەکەی کوڕەکانی نۆشوام سەفا ئەبێ بە عینوانی چیە 124 دۆنم زەوی بۆکەی نۆشوام سەفا لەوێ لەو گردا بیبن. یعنی ئەگەر لیان وەربگیرێتەوە و بکرێتە شتێکەوە بۆ خزمەتی خەڵکی ئەو شارە ئایا باشتر نییە؟ دەباشانەکەی خوان هەر بە هەمان شکڵ گردی مەحافزە هەر بە هەمان شکڵکە کۆسەر بدێتی. یعنی ئەمە کێشەکەیەکە لە ساڵی 91ەوە سامانی ئەم وڵاتە ئەدزرێ لەلایەن بنەماڵەی تاڵەبانی و بنەماڵەی بارزانیەوە و لەلایەن سەرانی دەستڕۆیشتی و پارتیوێشێتیوە. بۆیە ئەم شتانی کە ڕوئەدا هیچی یەکنان بۆ سەرسفرەی خەڵکی هەژار زیاد ناکە. یەک دانە دیناری نەچێت گیرفانی هیچ کەسێکەوە لەبەرەوە هەموو ئەم شەڕی پارەیە بۆ خۆیان. هەمووشتان لەوە تێگەیشتون کە ئەم دەسەڵاتدارانەی پارتی وێچێتی لە درێژایی ئەم 32 ساڵە هیچ شتێکیان نەزانیوە تەنها عەرزەیە بیتزە چیمەنتۆ بێنە گەز بێنە بلۆک بێنە پێچوزانم بیکە بە ڤێلا بیکە بە خانوو بیکە بە شوقە و بیفرۆشەوە پارەکەی بخەرە گیرفانی بینێنە بۆ ئەوروپا و ئەمریکا و بەریتانیا. هەرە نازانن شتێکی تریان نییە بەڕاستی بیکەن. هەر لەبەرەوەیە لە کوردستانی هەرێمە یان لە هەرێمی کوردستانە شتێک نییە بە ناوی مەسەلەی ئابووری. ئەسڵەن تێزێک نییە بە ناوی مەسەلەی ئابووری. فکرێک نییە خوێندنەوەیەک نییە بۆ مەسەلەی ئابووری. ئەو کۆمەلگای ئێمە کۆمەلگایەکی بەرخۆرە هیچ بەرهەم ناهێنێ. یەکێتی و پارتی 32 ساڵە نەیانتوانیوە یەک کارگە بکەنەوە کە بەرهەمی هەبێ بۆ خەڵکی کوردستان. کە هەزار بڕای ئیشی تیا بکەن. نە تەنها و تەنها ئەم عەرزەیە ئاسانترین ئیشە بیە بە کابرایەکی نێخێنەوەی شەرعیکە کۆمەڵە زەویە مهەندیسێ بانکەوە بۆم کە بە شوقە بیفرۆشە و پارەکەی بۆ خۆت و تەواو ئەمە هەر ئیشیانە.
شانازی برای محمد کە مەلەفەکەی چەند جارە بڵاوم کردوتەوە کە چەندین ملیۆن دۆلاری دزیوە خۆی مێردەکەی پاڤڵ و قوبات و ژنی پاڤڵ و هەموو ئەمانە هەر بە هەمان شکڵن یعنی ئاوەکە لەسەر چاوە لێڵە دزە گەورەکان بەڕاستی خۆیانن ئەوانە دەیان ملیۆن دۆلاریان بردووە کەچی بابەتێکی نووسیوە شانازی برای محمد کە من جواب بمایەوە لەژێر ناوی ئایا هیچ مافیایەک یان بەشکە مافیا دەستگیر کرا چێ دەستگیریکە بۆ دەستگیریکە دەستگیریەکە پاڤڵ ئەیبا پارەی لێ سەرێ سەرانە ئەڵێ خۆ حافیزە بێت هەفتەیە 10 ڕۆژ 4 ڕۆژ چی بردووە لێ سەرێ نیوەی یا سێ بەشی ئەڵێ بڕۆ خۆ حافیزی بێت سیرەکەی ئەم شانازە لەوایە خۆی و لەتیفی مێردی 10 ملیۆنی ئەم نیشیمانی ئێمەیان دزیوە کەچی کە قسەیەکە ئەڵێ سوال کردە ئەمە زۆر ناخۆشە بەڕاستی وەکو ئەوە وایە تۆ یاری بە شعوری ئینسانەکانی ئەو کۆمەڵگایە بکەیت وەکو چۆن کاکی خۆی هێرۆ بەخوا ئێستش پارەی شۆکەکەی لەندەنمان ناوە دەی بە قوڕاشی ئەوە درۆکە بۆیە خۆ ئاوای لێکردیت هێرۆ ئیبراهیم محمەد خۆ ئاوای لێکردی چونکە درۆکە لە ڕاستی لەگەڵ عالەمەیە جا شانازیش هەر هەمان شکڵەکە جا داوای چیشەکە داوای سێدارەکە من لە هەموو تەمەمە دژی لە سێدارەدان بووم ئەو داوایەکات بابە ئەگەر بڕیار بێ خائین و دز جەردە لە سێدارە بدرێ ئەبێت تۆ لەتیف مێردەکەت پاڤڵ قوبات دزە گەورەکان فلان شێخ جەعفەرەکان ئەوانە لە سێدارە بدرێ چونکە دزەکان ئێوە خۆ دزەکان ئەم لاولان نییە باش نییە هەوایە نازانم من تێناگەم بەڕاستی چێ هەیە لە دەڤەری سێمانیە ئێسا لە شاناز و لە پاڤڵ و لە قوبات دەسەڵاتدار بێ چەکدارەکان لای ئەوانە هەمووشی ئەوانەیکەن کەواتە شانە تۆ بلەی لە چیەکەیت بەچی ئەڵێ ئەم وتارە ڕوو بەچیە زەحمەت لەبێ ڕوو لەکوێ ئەمە تەنها و تەنها ڕابواردنە بەڕاستی بە شعوری خەڵک لەمە بەدەشتێکی تر نییە بۆیە شانازەکان وەکو ئەوەوان کە لەگەڵ گورگا گۆشتە خۆن و لەگەڵ مڕیشە شیوە نەکەن نازانەکەیتر لەتیفە بەندا دز نازانەکە بەڕاستی خەڵک دەسەکەیان کەشە بۆ هەموو عالەم خەڵک کەوتارەکان خوێنتەوە شانازخان گاڵتە پێەکە گاڵتە بە عەقڵ دەکات چونکە هەر دزە گەورەکە خۆتی و لەتیف و بە خوشکەزاکانتە هێرۆیە فڵانە فیزارەکانە ئێوە کێ دزیوە دیکە ئێمە نەمان دزی خۆ وڵاتە چێ تەڵانی کرد ئێوە کردوتانە مدیری ئاسایش خۆتانن پۆلیس خۆتانن هەموو شتێک خۆتانن کەواتە تۆ ڕوو لە کوێ شت ئەنووسی بۆچی ئەنووسی زەحمەت نەبێ بەدەست ئێوەیە کە ئەو شارە چاک بکرێت بەڵام نایکەن لەبەرەوەی ئێوە خۆتان سەرچاوی نەهامەتی بەدبەختەکان جا عەزیزان و خۆشەویستانی من ئەوە بیرم شووی پێتان بڵێم ئەمڕۆ عیدی میلادی سعدی پیرەیە باشە سعدی پیرە ئەمڕۆ عیدی میلادێتی و ژنەکەیشی هەساوە چی ڕسمێکی خۆی و سعدی داناوە شێعر و شایەن سێنووسی بوو ئا چایەکی داگرێنی ها پێی ڕابێرم نەزانش دەگەی پێی ڕابێرە بەڕاستی بەڵام بەرحاڵ عیدی میلادی سعدی پیرە ویستم بۆشان پێ بڵێم کە گەرمە خۆیان ئەم شوێنم عزیزان سێریکەن بە وردە بە مۆزوعەکان نابچینە خوارەوە بەر لەوە باش شتێکتان بۆ بڵێم بۆی کە هەروە بۆ هین بێت لیلۆس کە خوشکی شانازە ئەو شەوە کە باسی کۆمەڵی قسەم گوتم با فێم لێنێ هەموو شتێ بڵێم نووسینێکی نووسی بوو دژی ئارام ئەحمەد جارێ با نووسینەکەی بدۆستمەوە بۆتان بخوێنمەوە بزانین نووسینەکەی ئەم لیلۆزە چییە لیلۆزی ئیبراهیم بە ئارام ئەحمەڵێ جارێ تۆ پیاونیت تا وەڵامە بدەمەوە باش کابراایکی دەمپیسی بێڕەوشت خوا ئەزانێ لە چ ئاخوڕێک لە دایک بوویتە نازانم کچی ئیبراهیم ئەحمەد چیان لە دایک و خوشکت کردووە بەس ئەم وەڵامە بۆ ئەم شەو بەشکەم بۆ خۆت ئەڵێ فێ بتگریت ئەمە نامەکەی لیلۆزی ئیبراهیم ئەحمەد کە لە ئەکاونتەکەی خۆی بڵاوی کردوێتەوە چاومانە لیلۆزەکان بەڕاستی چاومانە جا تو شەرەف ئارام ئەحمەد بۆچی باشە تۆ جوێنی پێنەی بەس پێم بڵێ زەحمەت نەبێ بۆچی باشە باوکم بە ئەڵڵا هەموو بەیانی هەڵەسم حەزەکەم تۆ 2000 جوێنی بم ئارام ئەحمەد هەر خۆ مرتاحم پێ زۆر سێ نازانم بۆچی کە جوێنم پێی ئەڵێ ئاڵشێنی ئەو دڵەمەکەن ئەو نەمرتاحم پێ هیوادارم کە هەمیشە هەموو بەیانێکە هەڵەسم لە ئەکاونتەکە تا 1 دەزن جوێنی بۆ ئارام ئەحمەد بە لیلۆزخانم جا منی شیعرێکم بۆ وتووە بەڵام شیعرەکە درو درێژە نردم بۆ 1 2 برادەری ئازیز و خۆشەویست وتیان لەبەر خۆت یا با بڵێن لەبەر حورمەتی خۆت لەبەر کەسایەتی خۆت هەمووی بڵاو مەکەرەوە بەڵام من هەر پێداگریم کردووە بەشێک لەو شیعرە کە بۆ ئەم لیلۆزخان نووسیوە لە وەڵامە بەما کە ئەڵێ تۆ پیاونیت و خوایزان لە چکە لە چ ئاخوڕێکە لە دایک بوویت و ئەم بابەتانە منیش هەروە کورتە شعرێکی بچووک لەو شعرە درێژە
جیان کردوتەوە ئەوەتان بۆ خوێنمە هیوادارم کە لیلۆسخان دڵی نێشێتەوە شیعرەکەیشم بە ڕۆحێکی ڕاضیەوە لێوە بگرێ باشە چاوەکەم کورە تۆ ڕۆحی بەخوا لیلۆس تۆ ئێوە نەبین تۆزێک ئاوا کاتەکەی پێوە کوشتنی کەواتە بۆ هیچ کوا شیعرەکە عەزیزان طبعا بۆ منەڵێ پیاونیت و بە ئاخوڕێک و ئەنم بابەتان میشدا هەروە بۆ متوەڵێ گەر ئەتەوێ فێم لێنەیە گەر پێت خۆشە وەکو بلا ڕەوشتم بێ یا وەک ڕادیۆکەی جەلالی شەڕی ناوخۆ دەمم پاک بێ کاتێ پەلاماری ژن و کچی یەکیان ئەدا یان چەشنی ئەم چواردێڕەی خۆت دواوە و ژێری ڕەشەبابێ گەر پێت خۆشە بۆ ئاخوڕەت بناسێنم کە تێیدا چاوم هەڵهێنا شەوێ وەرە و ببە بە میوانم لەم شەوانی غەریبیە کە گیانم کەیلی غوربەتە ماڵی چۆڵم پڕ بکە لە شادمانی ژوورەکەیشم بە ناز و نووس پڕ بکە لە ئاوەدانی تا دەرکەوێ پیاومیانە کیژی لەندەن لە بەرزایەکانی سلێمانی جا ئەوە وەڵام بوو بەو جوێنانەی کە لیلۆسخان پێیا بووم هیوادارم کە شیعرەکەمی بەدڵ بێت و شیعرەکە زۆر درو درێژە بەڵام هەر ئەوەندەی بەسە کە وەڵامم داوەتەوە هیوادارم من نەبم بە حەزەتی نالی و لیلۆزیش نەبێ بە مەستورە خان میسنە باوەمان لێ نێ شیر خەڵکشت دەبینین بەیەکەوە دەی قوربانی ئێوە ئەوە ئەو شیعرە بۆ هەروە خوێنمە هیوادارم کە بەدڵتان بێت باشە ئەچی لەناو مۆزوعەکانە وردەوە داشە قسە باسی خۆشی زۆر تێدایە بەڕاستی هیوادارم کە سوودێکی لێ بێ بۆ هەموولایەکتان چامان لیلۆسخان بەڕاستی من لە قسەی لیلۆسخان قەت ناڕەحەت نابم قەیچێک کات ئەمە ئەو جوێن بە من بە ئەمنی شیعری بۆ وەڵێم شتێکی زۆر ئاساییە یعنی ئەمە هین نییە ئەمە ئاوایە جا قسەیەکی شەڕ و کاتی خۆی پێم وایە حەمەسەی حەسەنە بە ئاژبوونەوەی جەلالی مەلایی ئەڵێ چیش بە تەواوەتی وەکو خۆی لەبیرم نییە بەڵام دێڕێکی شتێکی ئاوای هەبوو ئەڵێ ئاژبوونەوە دوای ئاژاوە خۆشیەکە لە پاکراوە جا کێڵێ ئەمە ئێمەش ئاشی بە شوێنان نایە خۆت چوزانی دەی باش لەسەر مۆزوعەکان عەزیزانی من سەیریکەن خۆشەویستانی من کوڕەکەی شۆڕش ئیسماعیل عەرزەیەکی دراوەتێ بای 14 ملیۆن دۆلارە باشە دەی 14 ملیۆن نەفرەت لە پاڤڵ و لە قوباد و لە هەموو ئەوانەی کە ئێسایەتی بەڕێوە بن بەس پێم بڵێن بە عینوانی شێ کوڕی شۆڕش ئیسماعیل کە بەشی یەک کەباب گۆشی پێوە نییە چۆن دەبێ عەرزەیەکی بدێتێ کە ئێستا ئیشی تیاکە بای 14 ملیۆن دۆلار بێت چۆن شتی وایە بێت لەکوێی دنیا بەڕاستی شتی وایە ئێوە خۆتان هەمووتان دزیوە کەچی گلەی لەم عالەماکەن مەسرور بازانی لە هەولێر هەسراوە عەزیزان سێری ئەم مەهزەلەیە وەکو چۆن عەرزە ئەدرێ بە مەریوانی حاجی جەمال و ئەدرێ بە نازانم شاسوار و ئەدرێ بەمانە مەتری بە 50 دۆلار مەسرور هەستاوە 450 مەتر لە باشترین شوێنە لە هەولێرە یایەتی بە هەر 450کە بە 100 دۆلار باشە یعنی زەویەک لە باشترین شوێنی شاری هەولێرە دراوە بە کەسێک بە ناوی سەروەر ساڵح ئەحمەد کە سەرپەرشتی سامانەکەی مەسرور ئەکا باشە مەتی بە 300 دیناری ئەلوچ ئەمە گاڵتە جاڕی نیە خۆشەویستان یعنی مەسرور بازانی زەویەکەی فرۆشتۆ بخۆی چونکە بۆ سەروەر پیاوی خۆیەتی زەویەکەی خۆی یاوە بە 300 دینار مەتری دەی باشە ئاوای مۆزوعەکە یعنی تۆ وەرە ئەوانەی کە ئێستا لە سێمانی و لە هەولیان دەوڵەمەند بوون هەمووی بەم زەویانە تاڵانیە بەمە بەڕاستی دەوڵەمەند بوون نەک بە شتێکی تر کاکە زۆر ئاسان دەوڵەمەند بوون بەیانی پاڤڵ و قوبادکۆوە بنەوە ئەڵێن کاگارە مەحمەد وەرەوە بۆ سێمانی ئەمە 20 دۆنم زەوی بیکە بە شوقان 20 دۆنمەتی بەچەنە وەڵامەتی بە 50 دیناری ئەلوچ تەبع دەی باشە ئەمە مەیاتی ئەیکەم بە شوقا ئەیفرۆشمەوە بوون بە ملیۆنێر کاکە بۆیە ئێستا ئەیبینی کە ئەم هەموو ملیۆنێرە هەیە هەمووی بە زەوی و دزی و تاڵانی بەڕاستی بوون بەوە باشە مەسعود بازانیش هەموو سەیڕەشی داگیر کردو بۆ خۆی هەموو کەسێک ئەزانێت نیەچیریش نیوەی هەولێری کردو بە خان و بۆ خۆی 10 ملیارد دۆلاری ئەم میلەتی ئێمەشی دزیوە ئەو نێشیلەوان بازانە ساختە چیە وەڵڵا دزی ئەو داهێنا یەکەم جا سەدی بێخمە نێشی فرۆشتی یعنی نێچیر ئەم کۆمەڵگای ئەوێ پڕکرد لە فەساد و بێئەخلاقی و بێڕەوشتی لا ئینەکەیانە ئەو شێخ جەعفەرە کە برادەرێکی خۆم دەعوەت بوو چوو بوو بۆ لای بۆ ویسکی خواردنەوە گێڕایەوە ئەویل لە دەرگاکەوە کە ئەچیتە ماڵەکە شێخ جەعفەر لە قەراخ ئەبێ نیو سعات 6 دقە سارە لێ خوڕی تا ئەچیتە بیناکە ئەمەی داگیر کردووە ئەمە جگەل لە سەدان دانە زەوی کە هەمووی فرۆشتووە شێخ جەعفەر
باشە ئەمە حاڵەکەیانە تاتۆ سێریکە ئەم هەموو سوالکردن و چڵکنە چیان لەو کۆمەلگای ئێمە کرد باش نییە من بە ئێوە ئەڵێم و ئێستا بۆ شاحسا بکەم حاکمی ئەم شارەکە سلێمانیە کێ چی ئەم شارە بەڕێوە بە ئێستا ئایا ئێوە ئەزانن بیتان نەکرد و کێ بەڕێوەیە بە کۆمەڵەیە چەکداری نەخوێنەواری سەرسەری بێدایک و باوکی زۆڵ تەعداچی سەرانەسێن بە هەموویان هێندەی یەک چۆلەکە نە عەقڵیان هەیە نە ماریفەتیان هەیە نە ئەخلاقیان هەیە بەتاڵی بەتاڵن لە هەر هەموو شتێ باشە پاڤڵ ئیبراهیم ئەحمەد بۆ هەمووتان ناساوە ئەم کابرایە هیچ شتێکی تیان نییە نە عەقڵ نە مەنتیق نە ئەخلاق جەلالی لە چک دەستگای زانیاری بەڵام بەشە سینیەکەیەتی باشە نەک بەشە عەسڵەکەی هیوا ئەحمەد بەرپرس لە کوشتن و ڕفاندنی ئەم پیاوە تەنها ئەرک جێبەجێەکە هیچ شتێکی تر ناکە کاتی خۆی من بابەتێکم لەسەر ئەم هیوا ئەحمەدە باس کرد لەو پەڕی دڵسۆزیمەوە لەو پەڕی باشیمەوە و لەو پەڕی ڕازگۆی سەلاحەتەوە پێم وتم تۆ کوڕی مامۆستا ئەحمەدیت مامۆستا ئەحمەد لە سێدارە دراوە حرمەتمان بۆی هەیە لەو ئەمنەیە ئازار و ئەشکەنجە دراوە تۆ وەکو کوڕی ئەو حەیفە مدیری ئاسایش بیت بەڵام پیان ناخۆشە کە تۆ قسە ڕاستەکانی پێ ئەڵێ بابا ئەمە ئیشی تۆ نییە ئەمە ئیشی تۆ نییە بەڕاستی من ئەگەر باوکم قوربانی بێت لە ئەمنا بەهاتی نابم بە ئەمن قەت نابم بەڕاستی ئەمە ئەوە سەرخێڵ هەڵەبجەیی خۆشەویستان یەک عینەک دەشاوەکە خەڵکی لە سێمانی سەرخێڵ هەڵەبجەییان ناو ملازم مەحسین عەزیزانی من یەکێکە لە هەرە دز و پیاوکوش و سەرسەریەکانی سلێمانی خۆشەویستانی من تەعدا چییە زیندانی ئەگرێ لە ناو زیندانە سوارێ بێ پیا سوال پیاوە بێ ئەو سەرخێڵ هەڵەبجەییە ئەمەندە ئینسانێکی سەرسەری بە دایک و باوک و زۆڵە دەی ئەمانە ئێستا حاکمی شارەکەی شێ مەحمودن بەڕاستی باشە ئەمانە ئێستا حاکمی شارەکەی مەحوی نالی فڵان و فیسارەکان عەزیزانی ئارام ئەحمەد سەرخێڵ هەڵەبجەیی ئەمانە وەهاب نامەی بۆ ئەم ئارام ئەحمەد ناردووە ئەم وەهابە بەڕەقەمی 44 بەریتانیا ئەڵێ بەچەسبی دوو قلوو لراوە بەیەکەوە خوێنەوەری نییە گەمژەیەکە لەو گۆڕی عەزیزانی یەکشت نازانێت تڕی خۆی گێزە لە یەک ناکاتەوە باشە ئەمە لەشکر پشدەری کارە لچە هەڵمەت ئاکام عومەر ئەمانە عەزیزانی من ئێستا سلێمانی بەڕێوابن ئەو سلێمانیە کە ئەتوانم بڵێم پێشەنگ بووە بە درێژایی دروست بوونی ئێستا کۆمەڵێن مناڵ و مەزنی سەرسەری بێداوک و باوکی زۆڵ تێیدا باڵا دەستن و بەڕێوەیە بن باشە ئەمانە کار و پیشیان هەڕەشەکردن چاسوورکردنەوە تەعداکردن لە ئابڕوو لە شەرەف و کەرامەتی خەڵک داگیرکردنی زەویزار قاچاقچێتی سەرانە سەندن ڕفاندنی هاوڵاتیان دزی جەردەیی و پارەکۆکردنەوەیە بن بە ویژدانتان سوێنتانە دەم یەک پیاوم پێ بڵێن لە دەوری پاڤێڵا ئەم پیاوە بڵێ خوێنەوارە یا ئەم پیاوە خاوەن قەڵەمە یا خاوەنی عەقڵە یا خاوەنی مەنتەقە ئێستا ئەم دەڤەرە کە ناوی سلێمانیە ئەم مەجموعە ناوە بەڕێوەیە بە کە من ئێستا باسم کردن حتا پاڤڵ کە ئەڕوا بۆ بەغا ئەشێ بۆ هەولێر یەک کەسی لەگەڵانی ئەم خێڕیانە نەبێت باشە ئەم بەیانیە کابرایەکی پارتی هەیە ناوەکەی بینی هێشتا نووسیە خەڵکی سلێمانی نازانم چی هەمەی پێڵێن بابەتێکی نووسی بەسەر پاڤێڵ وەڵڵا هەموو قسەکانی ڕاستە قسەکانی ڕاستە خۆ ئەکرێ ئینسانی کۆیلەش قسەی ڕاستکە ئاغاش قسەی ڕاستکە ئەویش کۆیلێکی پاراستن و پارتیە بەڵام قسەکانی ڕاستە لەسەر پاڤێڵ ئەوانە کاکە وتارەکەی دەقیق بوو من خوێنمەوە ڕاستەکە حەقیقەتە ئەم پاڤڵە ئەشێ بۆ هەولێر خوێڕای لەگەڵایە بۆ بەغان خوێڕای لەگەڵایە یەک پیاوی لەگەڵان نییە کاکە یەک پیاوی پیاوانە یەک قەڵەم بەدەست یەک خوێنەوار یەک ئینسانی شەرافەتمەند یەک ئینسانێکە کەرامەتی هەبێ حیسیەتی هەبێ بەڕاستی سەر بە عایلەیەکی محتەرەم و شەریف بێ لەگەڵ یان نییە لە واقعە کاکە باشە یعنی ئەم یەکێتیە کە داڕەژەرەکەی کەسانێک و شەید ئارام بووە بۆ نمونە ئێستا کێ لەشکر بەڕێوەیە بە باشە کاکە ئاخر من کە وەهاب بەڕێوەیە بە ئەمە یعنی چی ئەمە یعنی ئەم دەڤەرە هەتا 2 ساڵی کە ئاسەواری نامێنێ و ئەم خێڕی تێڕیانە ئەو وڵاتە بەتەواتی دائەماڵن و بەداخیشەوە تا ئێستا کەس نییە بەم سەسەریانە بگرێتەوە ئەمە ئەم گروپە بەڵێ ئەو بازانە شتەکەی تەواو واقعیە کاکە ئەزانم کۆیلێ ئەزانم پاراستی ئەزانم ئەم ڕاستەکە ڕاستە خۆ ئەکرێ ئینسانی پاراستنیش ئینسانی کۆیلێش ئینسانی ئاغاش قسەی ڕاستکە قسەکانی هەمووی دەقیق بوو لەسەر پاڤڵ ڕاستەکە ئەمە ئەو گروپەی کە لەگەڵ پاڤڵان و حاکمی شارن ئەم خێڕی تێڕیانەی باشە کاکەشین کورە نەک لاهور ئەوە لە دایکی نەکەوتە خوارە ئارام ئەحمەد پیاوی بێت
تێگەی لەقسەکەم باش دیخەن مێشی خۆتانەوە بە لاهوری شێرزەنگیتانەوە بە نەوشیوانتانەوە بە عەرز و ئاسمانتانەوە جگە لەو خوایە ئارام محەممەد پیاوی هیچ کەسێ نییە بڕۆ بخۆتان بیخولێنەوە قسە قورئانە هیچ کەسێ نییە لە خۆم بە پیاوەتری بزانم بەوە من ئێوەم دایشم ماسە بۆ ئەمە ئەوکەم ئەو نایخوا لە ئارام محەممەد ئاسۆی شێخ تەها خۆشەویستان مدیری شوڕتەی سلێمانی ئاسۆی شێخ تەها ببینید بە حکمی ئەوەی کە قوبات لە لیژنەی تەجاوزات داینابوو لە 1 مەتر زەوی لەم شارەیان نییە ئەم کابرایە دزیتیانە کرد بێت ئەم ئاسۆی شێخ تەهایە مدیری شوڕتەی سلێمانی 1 مەتر نییە دزیتیانە کرد بێت ئەگەر قوربەسەرێکی فەقیر وەکو شارەوانی جا شارەوانی چۆنە شارەوانی سلێمانی ئەوانە بە دەژای ئەم ساڵانە ئەگەر تۆ بیری هەڵکەنی یەتی گیانت ئەگەر بشی بۆ نمونە 6 قادرمە لە ماڵەکە دروستکەی قادرمە بۆ دروستکەی بەڵام لەو لاوە بەدەیان دۆنمزەی ئەدزێ قسە ناکە چکە بێشەرەفە شارەوانی سلێمانی ئەم ئافەتی ئێستا ئەوەی پێش ئەوەی پێشی هەر هەموو ئینسان کۆمەڵ ئینسانی خوێن و بێشەرەف بوون کە بەکار هاتوون زەوی ئەوڵاتیان ئاوا تاڵان کردووە باشە جا ئەم مدیری شوڕتەیش فەقیرێک ئەگەر دیواری هەڵچنێشە ئێڕوخێنێ باش نییە بەڵام لەم لاوە خۆی خەریکی گران دزی گەورەیە باش نییە هەر ئەم کابرایە بە پارە بە سەرانە بە مەسلحەت پیاکردن هەموو هوانە و ڕازیانە و ژاڵە کراوە بە جەمەلۆن بە مەخزن چرکەی لێوە نەهاتووە چکە پارە وەرەگرێت هیچ پرۆژەیەک نییە لەو سلێمانیەیە حەسەی ئەو ئاسۆیتیانە بێت جا بزانن پێشتر چی هەبووە ئێستا چی هەیە 2 شقا لە دەواازە سیتی لەگەڵ 2 ڤێلای خۆی و کوڕی 1 شقا لە بەزایەکانی قەیوان کوڕەکەی نادە لای شێخ فاخیر و ئەو یاوی پێی لە ساسی پشتی هەیە لە پرۆژەکانی میرانستی کە خاوەنەکەی نەجمەدینی مەلا مەحەمەد بە نەجمەدینی کۆنکرێت ناساوە کوڕێکی خۆی سەرپەرشتی ئەوەکە خۆی و توانای شارەوانی کە هەفتەیەکە گیراوە ئەوەی لەگەڵاکەن کە چی دزیوە بۆ ئیدارەی گشتی و بۆ شێخ ئەحمەدی نۆکان و بۆ نازانم بنەماڵی تاڵەبانی و ئەمانە قوبات داینابوون لە لیژنەیە 25 شینە دەفتەر دۆلاریان لە واری قەویلەی هین کردووە بۆ دوکانی تەجاوزکردن کە بارژ خۆیان بیکەنەوە یعنی تۆ دوکانی تەجاوز بکەرەوە چێکی بیکەیتەوە بەس پارە بدەبەوە باش نییە ئەمەش لەسەر جادەی ڕئیسی هەواری شارە 6 جەمەلۆنی تەجاوزی لە هوانە وەرگرت حەقی ئەوەی ڕێگەی پێ نەگرتن سێنن بە ناوی نەژات ئاغای باوکی حیمایەکێتی باشە خاوەنی 1 معلەزی سەڵمەتی لە ترمیناڵە تازەکە و حیمایەکی نزیکی خۆی بۆی ئەبات بەڕێوە ئەمە مدیری شوڕتەکەتانە خۆشەویستان ئێستا ئەچمە سەر ئەوانی کەی سەر پارێزگا سەر هەر هەموویان 2 شقا لە چوارچرای نوێ وەرگتووە لە خۆشنا و زانای دەڵاو 1 باخی لە دەڵاڵەکانی قولەرێسی وەرگتووە لە بی تەجاوزی 1 دۆرم زەوی باخێکی لە سووداش و 2 کەپی لە سەرداری دەڵاڵی پۆلیس وەرگتووە لە دووکان لە بەریتانیایش غەسل و خانووی کڕیوە لە ڕێگەی محامی تایبەت بەخۆیەوە و جنسیەی دۆمەنیکایشی کڕیوە بۆ خۆی و بۆ بنەماڵەکەی ئەفسەرێکیشی داناوە بە ناوی ڕائی دانەر لە شارەوانی چی بوێ بە ئازی خۆی پێیەکە ئەوش لای خەڵکیش ئەڵێ وەڵاوە من ئامۆزای هینم ئاسۆم بەڵام ئیشی دەڵاڵیە بۆ زەوی بۆ تەجاوزات و وانم بابەتەنە ئەم مدیری شوڕتەیە دەیان ئەفسەری وەکو دەڵاڵ و پارەپەیاکردن لە مەرکەزەکانە داناوە تەنهاتان بۆ پارەپەیاکردن باشە مەرکەزی پۆلیس هەیە 2 یان 3 ساڵی شەق و شڕیان پێیە خودی ئاسۆ زیاتر لە 20 ساڵی مۆدێڵ تازیان لەلایە ئەمانە وەنەوشە دوانی دەرعی هەیە خۆی هەسێ کوڕەکەی سەرنووسیاریان لایە هونەر و هۆگری سکرتەری سەرنووسیاریان لایە پەیام و دانەری حیمایی سەر و پیکابی ئاخر مۆدێلیان لەلایە خۆشەویستان لە هەموو مەخفەرەکانە پیاوی خۆی داناوە مەسەلەن بۆ نمونە من کەیسێکم هەیە لە فڵانە مەخفەری ئازادی یا فڵانە شوێن ئەچم بۆ لای پارێشی ئێمێ تەلەفۆنەکە بۆ مدیری ئەو مەخفەرە ئەڵێ ئەومە لە فەداخە بە پارە باشە وەیە ئەمە تۆ مدیری شوڕتەکەتە خۆشەویستانی من لە سەردەمی حیزبی بەعسە عەزیزان کابرا پێشمەرگە بوو بەو شاخەوە خانووی ئەگیرا ڕەنگە بڕوو خێنرایە بەڵام حکومەت خانووەکەی نەئەبرد حیزب یەخسە سەر و تەواو ئێستا جمهوری ئیسلامی ئێران هەیە دیموکراتە هەیە کۆمەڵەیە خانووی هەیە عەرزەی هەیە هەمووی هەیە حیزبی لەسەرە بەڵام حکومەت نایبا بۆ خۆی دەستکاری ناکە باشە
ئەوە ڕێزی یاساکانی خوانەگەن بەڵام پارتیەکێتی ڕێزی ئەمانیان لا نییە. ئەم جەژنی قوربانی ڕابردووە خۆشەویستان 53 بیری دەست بەسەرا گیرا و 124 ماتۆرسیکلی گرانبەهای دەست بەسەرا گیرا و باشە ئەم کابرایە لە تەنیشتی ئالیاتی پۆلیسە هەمووی فرۆشتووە. ئەیجام لای چیوە فرۆشتویت؟ یعنی ئەگەر بێم ئێستا من بۆ ئێوە دابنیشم مەلەفی ئەم مدیری شۆرتەیە بڵاوکەمەوە بۆ ئێوە بەڕاستی کاتی ئەوێ من تاقەتیشم نییە. ئەمەنەی دزی کردووە فەرمو قوبادی تاڵەبانی و پافەڵی تاڵەبانی ئەمانە هەمووی بەڵگەی یاساین و خۆشە ڕاستیانە باشە سان. ئەی محافیزی سلێمانی شێ هەواڵ ئەبوو بەکر عەزیزانی من هەموو کەسەکانی خۆی لە پارێزگا ڕیز کردووە هەواڵ ئەبوو بەکر. زەوی بۆ برای ژنەکەی واتە بۆ ژن براکەی وەکدای زۆر لە ژنەکەی سێ زەوی بۆ براژنەکەی وەرگتووە لە دەواازە بە بەرتیب لە کۆمپانیای دەواازە سیتی. ئەم هەواڵ ئەبوو بەکرە کە گۆڕان هێنای ئەو مدانی پێدرا. بەتیلەکەشی چییە؟ ئەوەیە دەرگا لە ژێر پردەکەی قلیاسانەوە بکرێتەوە چێشخانەیەک بۆ ژن براکەی 5 ئەستێرە دروستکرێ لە حەقی ئەوەیە. ئێستا دەست بەکارەکە بیکاتەوە و دەرگاکەش لە ژێر پردەکەی قلیاسانەوە ئەکرێتەوە. باش نییە؟ بۆ ئەو کۆمپانیای دەواازە سیتیە. ئەمە هەڤاڵ ئەبێ 6 حیمایە هەبێ بەڵام 15 هەیە. بە هەڤاڵ بە تەواوەتی ئاڵاوە لە گەندەڵی و دزیەوە. یەکێتی بۆیە نایگۆڕێ چونکە لە هەڤاڵ زەعیتری دەست ناکەوێ بۆ پارێزگای سلێمانی. هیچ ئیشێکی نییە مەسلحەتی خۆی نەبێ. ئەچێ بۆ هندستانیش براکەی خۆی لەگەڵ خۆیان ئەبات. باشە. جیان قرتێلەیە ئەبڕێ یا سەزانێک ئەچێ ڕسمێک لەگەڵ لاگرێت و تەواوە. خۆشتان بەڵگەیەکتان بینی کە درە و هەموو لایە بڵاوی کردەوە ئەم بەڵگەیە بە واژۆی هەڤاڵ ئەبوو بەکر باش نییە کە لە یەکی مانگێکی 2019 بە ئیمزای هەڤاڵ ئەبوو بەکر 43,000 پارچە زەوی لە سلێمانی دابەش دەکرێت کە بەهای ئەمانە خۆی ئەیان لە 5-6 ملیۆن دۆلار هەمووی هەڤاڵ کرێت هیچیش نەداوە بە کەسەکەی شەری پێشمەرگە ئەرم بابەتانە. هەڤاڵ براکەی خۆشی لە ئەنجومەنی وەزیران لە عێراق تاعین کردووە خۆشەویستانی من. دەیتخوا ئێمە قەرار بوو گۆڕان ئاوا بکەین. قەرار بوو هەڤاڵ بکەین بە پارێزگار برای خۆی تاعین کە ژن برای خۆی بشێ مەقعەمی بۆ دابنێ باش نییە بڕا خۆی کە بە ملیۆنێر کورە واز بێنە عەزیزان کورە کاکە من ئاستی ساد دەکوتم بە قوربانە بم منی نەکبەت بۆچی ناچی بۆ خۆت 20 ساڵی 25 ساڵی ئەوروپام لەم ئەوروپا کوشت بە هاوار و نەڕەڕنەر بۆ ئەو خەڵکە دژی پارتی قسەکەم جوێنم پێن دژی یەکێتی قساکەم جوێنم پێن دژی گۆڕان جوێنم پێن دژی ئیسلامی ڕەخنەیەکم جوێنم پێدەن ڕۆژانە بە جوێن سوکاتیم پێکە لایەن ئەم کوردە شەقوشڕەوە باشە ئەوەش پارێزگارەکەتان ئەوەش کوڕەکانی نێوشام سەفا ئەوەش ئەو حاڵەکەتی کە ئیبینێ باش نییە. اینجا گەورەترین دزی کەلار بابۆتان باسکەم عەلی شەید محەممەد مدیری ئاسایی چەند شەماڵ بوو لایەن بێت کەسیشکیان داناوە نایناسن دز ئەمیژیا دزدێ نازان جارێ نازان باس. ئەم عەلی شەید محەممەدە جا عەزیزان زۆر کەسەیە بە ناوی ئەم شەهیدۆ ڕەنگە شەهیدیش نەبوو بێ بۆ خۆی ئەوەی دزی و ئیتر نییە ئینتەلای کردووە بای ملیار دۆلاری ئەم عەلی شەید محەممەد دزیوێتی. باشترین زەوی ناو بازار کە 30,000 مەترە ئێستا گەراژ و بەنزیخانەیە خۆشەویستانی من لە کەلار. گەورەترین کافتریا کە نرخەکەی ملیۆنەها دۆلارە هەیەی چەندین شوقا بەرامبەر محکەمەی کۆن. گەورەترین بەلەوانگە هەر لە ناوەندی کەلار بەرامبەر محکەمەی کەلار ڕووبەرەکەی 2,000 مەتر لە هەمان شوێن ساحەیەکی هەیە 1000 مەترە. مەلعەبی کۆنی کەلار داگیری کردووە چەند دۆنم زەویە. لە هەمان شوێن تەنیشتی مەلعەبەکە 4,000 مەتر کراوەتە بەنزیخانە. لە هەمان شوێن 1000 مەتر بۆ جێگەشتنی ئۆتۆمبیل و هین کردووە عەدنانی حەمیمینەوە ئەوانە بۆ سیارەکانی ئۆپشۆڵ بەنمونە باش نییە. لە 1992ەوە 40 دۆنم زەوی داگیر کراوە بە ماڵ و دەواجن سەجادەی کەلار خۆشەویستانی من لە حەیە سەناعەت دوکانی داوا بکرێ. لە گوندی ئەڵمانی کەلار ڤێلایەک هەیە لە کۆمپانیا ڕووناشی وەریگرتۆ بە بەلوشی یاغە بەخراتس بە بەلاش باش نییە. لە بەردەسوور ڤێلایەکی تری هەیە 900 مەترە لە کۆمپانی هادیۆمادی بەلوش وەریگرتووە هادیۆمادیەکی لە نوتەکەی حەسیرە حسەی هەیە. دارێ کۆنی ئاودێری کەلار لە ئێسا کردوێتی بە جێگەی جێبوون بۆ دایکی. ماڵی سەعات ڕکەیەکەیە داگیری کردو دای بە پارە چۆڵی کردو. چەند دوکانی لە بازاری کەلارە هەیە خۆشەویستە. ئەمە کراوە بە مدیری ئاسایی چەمچەماڵ کە ئابڕی خەڵک پارێزێ بۆیە بەداخەوە لە کۆمەڵگەی ئێمە ئابڕوژ نەما هیچ نەما بەڕاستی
باش نییە ئەمە یعنی ئەگە تۆ بێ 100 ساڵ لەسەر ئەم دزانە قسە بکەی هێشتا تەواوبوونی نییە هەر هەمووی وایە خۆشەویستان هەمووی وایە بەڕاستی باشە سێری دوێنە پێرە ئێستاکەن قسە لەگەڵ ئێوەکە و چە ساڵ ئێمە هاوارەکەین ئەلم باتەنە مەریوانی حاجی جەمال کە شەریکە دزی قەیوان بووە و ئێستا لە قەیوان جیابۆتەوە لەوە و پیاوی ماجرا تاڵەبانیە پیاوی دەباشانە و کۆمپانیاکەی ناوی مایۆکۆیە ئێستا پرۆژێکی دەست پێ کردووە بە فەرمانی قوبات کارینی ئەوانە ئەو زەوی هەموو هیچ کشت و کاڵیە باش نییە دەیان باخی تێدایە شارەوانی ڕەگەزەکەی بۆ گۆڕین بۆ زەوی بەرهێنان ئێستا خەریکە ئیشی تیاکات ئەوە شێخ جعفەر سازان جار باسمان شێخ جعفەر کردووە کە چی دزیوە لەم کۆمەلگای ئێمە باشە لەسەر ملەی بەردەسوور لە کەلارا مەحموود سەنگای و عەدنانی دادەمینە عەدنانە کورتان دەست دوو بینایان کردوتەوە کە زیاتر لە 3 دۆلم زەوی ئەبێ زەوی گەشت و گوزارە ڕەسمی خۆیان تیاوەواسیوە ئیتر من لەسەر دزی چی دەم بۆ باسم کاکە چی ئەتوانێ ئەم هەموو دزیە شەنوکە و کات و باسی بکات بەخوا ئاسان نییە خۆشەویستانی بەڕاستی ئەمە لەسەر دزیەکان یەک قەرن باسی کەین هێشتا تەواوبوونی نییە لەبەرەوەی ئەوەی کە پاڤۆڵ و قوبادێکە هیچ نییە لەوەی کە سەرانە وەربگرن لە دزەکان و تەواویشی تقیمەتی نییە بابشی لەسەر کۆمەڵە قسە باسی هەندێک برادەر ئەڵێن کاگاران باسی ئەو مەلا خۆفرۆشانە بکە کە یەکێتیم چۆتە ناو پارتی ئێبرا بۆشی خۆفرۆشن ئەو بەلایەنە بۆشی خۆفرۆشن زەحمەت نەبێ یعنی ئەگەر یەکێتی بن خۆفرۆشنین چه فەرقی چییە ها بۆ مەگە شێخ جعفەر مستەفای سێقاری میتچی کەیسە پیاوی میتە و دەستێت تورکردنی چەندین پاکەکەیە ئایا قوباد و پاڤڵ و ئەمانە پارتی نین خۆشەویستان بۆچی بۆ ئەوان ڕەوایە بۆ مامۆسایانی ئاینی ناڕەوایە هەرچەندە بە بڕوای کۆنکرێتی خۆم مامۆسای ئاینی نابێت سەر بە هیچ حیزبێت بێت بەڕاستی ئەوە ئیشی مامۆسای ئاینی نییە نابێ مامۆسای ئاینی سەر بە هیچ حیزبێ بێت و مڕکی هیچ حیزبێ بێت هەتا حیزبە ئیسلامیەکانیش هەر مامۆسایەکی ئاینی ببێ بە پیاوی پارتی یەکێتی حیزبی ئیسلامی ئەلەم بابەتانە ئەوە مەلای ئاینی نییە بەڕاستی باش نییە ئەوە مەلای ئەوە کادری حیزبە ئەوە ئەندامی حیزبە لە حەقیقەتە نابێ گوێشی بۆ بگیرێت بۆ لەبەر دینەکەی فرۆشتووە لە پێناوی پارە و لە پێناوی حیزبەکەیە لەبەر قیمەتی نییە لەسەر داعشە گیراوەکان بە هەنێ قسەم بۆ کەم خۆشەویستانی من بۆی ڕێی ئارام ئەحمەدیش لەو بارەوە بزانن تەبعا من بە دەداچوونی تەواوم کردووە ئەو کەسانەی کە ژیراون دوێنێ چەند کە 14 کەسە چەند کەسە 14 حەفلێ چەنێ بەڵێ هەمویان داعش بەڵێ کوتای دزیوە کاتی خۆی عەدنانی حەبیبیە ئەوانەی کە ژیراون بەڵێ هەمویان داعشن کە ئاسایی سلێمانی گرتوونی وە خەڵکانی خەتەرناکن بەڕاستی من ڕێزم بۆ ئیسلامێک بۆ ئاینی پیرۆزی ئیسلام هەیە باش نییە بەڵام بەڕاستی ئیسلامی داعشی بۆ کۆمەلگای ئێمە زۆر خەتەرناکە خۆشەویستانی من خۆتان ئەزانن من 30 ساڵە شەڕی پارتی یەکێتیەکەم بە هەموو وجود بووە بەڵام ئەم شەڕی من دژی پارتی یەکێتی شەرعیت نادا بە داعش باشە ئەزانم پارتی یەکێتی گەندەڵن دزن ستەمکارن ئالەم بابەتانن بەڵام بەڕاستی ئەم داعشانە لە کۆمەلگای ئێمەیە کە هێلانیان چێکردووە ئەمانە خەتەرناکن بۆ کۆمەلگای کوردی خۆشەویستانی من باشە بۆیە من هەموو ئەو داعشیانە بژینە بخێنە زیندانەوە زۆر بەلام و ئاساییە نەک هەر دیفاعیان لێ ناکەم بەڵکو من ناشم لەسەر ئەوان شەڕ لەگەڵ پارتیەکێتیا بکەم بۆ نمونە لەسەر کۆمەڵە داعش کە هەڵ ئەسن ئەڕۆن پەیکەری نازانم چی ئەڕۆخێن و ئەچن بە خەڵکەن ئەگەر تۆ نوێژ ناکەی کوشتنی ڕەوایە و ئەمانە خەتەرن بەڕاستی بۆ کۆمەلگای ئێمە لەبەرەوەی ئەمە مەڵێن لەبەرەوەی کە ئێمە ڕقمان لە یەکێتیە و ڕقمان لە ئاسایش و ڕقمان لە نازانم ئەمانەیە ئیتر بەر بۆ ئەم داعشانە چۆڵکەن و هەر لە خۆتان دیفاعیان لێکەن و بڵێن بابەوە درۆیە و ئەوە ڕاست نییە و هیچی درۆکە وەڵا ڕاستە کاکە وەڵا ئەمانە داعشن چ ئەو ژنەکە قسەیەکە چ ئەرگیران هەمویان داعشن چونکە من گەڕاوم بە شوێن مۆزوعەکانە خەڵکی ناسراو لە کەسوکاری خۆیانە یەکە گەڕاوم بە شوێنە ئینجا ئەم قسە ناکەم بەڕاستی هەموو ئەوانە ئیسلامی توندڕەوی داعشین و بە مانای کەلیمە ئەمانە خەتەرناکن بۆ کۆمەلگای ئێمە و ئەبێ ئاسایشی پاکیتی ئەمانە بخەنە زیندانەوە ڕاست تەواو کورت و کەمانچی ئاوای کەس چاوەڕانی ئەوە نەکا لەبەرەوەی ئارام ئەحمەد دژی پارتیەکێتیە بکەومە سەنگەری کۆمەڵە ئینسانی داعشی ئینسانخۆری ئینسان کوش خەتەرناکە بەڕاستی ئەوە ڕێی منیش لەسەر ئەو مۆزوعە هیوادارم کە
بزان کە ڕێی من چۆنە واتە شەڕی من لەگەڵ پارتیکێتیا ڕێگە نادا بە داعش و بە تونڕەوەکان بێن دابژن ئەو کۆمەلگایە پڕکەن لە کوشتن و بڕێن و تەقینەوە و وێرانکردنی ئەو کۆمەلگایە چن پەیکەری شاعیرەکانەوە نووسەرەکەمان بڕۆخێن و ئارم بابەتانە بکەن نەقەتە ئەبێ بەریان پێ بژیرێت تەواو اینجا ئەچمە سەر گۆڤاری هونەرمەند و شیوەنی درۆینی دەسەڵات و شەڕە ئۆپۆزیسیۆن و خەڵک تاوان گوێم لە شەمۆ بووە کاتی خۆی لە تیڤیەوە کەوتی ئەم کوڕە نەخۆشە ئەم گۆڤاری هونەرمەندە لە هەولێر وەزارەتی ڕۆشنبیری هیچ کەسێک ئاوەڕی لە ئینسان نەداوەتەوە باش عەزیزان ڕێزم بۆ ئێوە هەیە کە گوێتان لە منەوەیە ئەم کۆمەلگای ئێمە بۆشی ئەوەندە درۆزن ئەم کۆمەلگای ئێمە باش ئەم کۆمەلگای بۆشی ئەوەندە دووڕەوە بوو باشە خۆ کە وەختی ئەم گۆڤارە مرد ئەو کوڕە هونەرمەندە لە هەولێر ئەوەندەی کە خەڵک پۆسی بڵاو کردەوە و ئای فرمێشی تیمساحی بۆ ڕش و ئای گۆڤارجیان و ئای فەقیری و ئای قوربەسەری و ئای شێتی و پارتی سەگبابێکی بۆ نەکردەوە بابەتانە ئەو کاتەکە نەخۆش بوون ئای بۆ یەکی سەدەڵەتان بۆ کۆ نەکردەوە بێنێ بۆەوەی تەمەین دێژ بێت نەخۆشەکە چراسەر کات بۆ یارمەتی مناڵەکانتان نەیە بەڕاستی بۆ ئەم هەموو قۆشتە قۆڕە ئەینووسن لە فەیسبووکە ئای گۆڤاری عەزیزی هونەرمەند بەداخەوە تۆ وا لێ هات و تۆ ئاوا و تۆ ئاوا ئای بۆ یارمەتیتان نایە زەحمەت نەبێ بۆ کەس دەچوو بەلایە یا پارتی میدیاکانی پارتی یا ئەم هەموو دەوڵەمەنە سەخیفەکە لە هەولێرە هەیە یا ئەم هەموو سیاسە سەخیفەکە هەیە بۆچی یارمەتیتان نەیە کە ئەمرێ ئینجا قساکەن نێچیری گەورە دزی گەورە مافیا ها ئەی تۆ بۆ یارمەتی نای ئێسەڵێ وەڵا گۆڤار کوڕێکی باش بوو کوڕێکی نازام چی بوو ها نێشی لەوان بازانی تۆ ئەڕۆی شوقەیە ئەی بە یەک شەو سێ کەس لەگە سۆزانیەکە ئەی بۆ نەچی پارەیە بۆ گۆڤاری هونەرمەند سەرف بکەی بچێ دەردەکانی پێتی بارکەن ها هیچ و پوچینە بۆچی نەتان کرد بۆچی هەسی سامانی ئەم وڵاتەیە بۆ لە شرۆشەکان و سۆزانی و بێئەخلاقەکانە بەڵام بۆ ئەو خەڵکانی تر ئاوایە هەریەکەتان سەدەڵەتان بایەتێ نەک ئێسەکەێت جا ئەم میلەتی ئێمە هەمووی چاودێکەریە خۆشەویستە هەمووی چاودێکەریە ئامێنی کاکە باوە شتێکی کرد لە ئینە تەبە من یەک قسەم نەکرد لە گۆڤایش قسەم نەکرد و ئێستا قساکەم ئەو ئامێنی کاکە باوە هەڵوێستێکی بوو شەریفانە بوو فەرهاد سەنگایی هەر لە خۆفی پیا کرد ئەم فەیسبووکە پڕ بوو لە ئینسان ئای ئامینەی کاکە باوە و ئەوون حورمەتێکی زۆرم بوو ئامینی کاکە باوە هەیە ئینسانێکی شەرافەتمەند ئینسانێکی خاوەن هەڵوێست ئینسانێکی ڕازگۆ من سەری ڕێزی بۆ دائەنوێنم بەڵام من یەک شەم لەو چونکە ئەمزانی کە ئەو خەڵکەمی درۆکە دێنێ دواییشە ئەو ڕۆشت و دەنگیشی یا و تورکیای لەگەڵ سویدا ڕێکەوت و هەموو شەکەی دیزە بۆ دڵخۆ نەکرا و ئامێنیشی بۆ نەکرا باشە بۆ ئەم گۆڤارش هەر بە هەمان شکڵە باش نییە ئێوە خۆتان ڕۆحی هاوکایتان تیا نییە ئێستا من بمرم لە برسا کەسێک $1000 نایەتێ بتۆکم لە برسا باش نییە اینجا کە مردم بۆ نمونە ئەگەر کەسێکی خێرێکم پێکا وەریگرمەوە ئارا مەحمەی بی ئەخلاقن و وەڵا پارەی وەرگرت خۆی فرۆشت و ئالەم بابەتانە ئۆکەی باشە ئەوە وەری ناگرم ئۆکەی با بتۆکم لە برسا کە وەختێکیش مردم بە نمونە لە نەخۆشیە یا لە برسا تۆپین ئەو سەخیفانە یارمەتیان نەکردی ئارا مەحموو بۆیە ئاوای لێ هاتوو بۆ ئەوە بۆ ئەو وەڵڵای ئەو گۆڤارە خۆشەویستان سوێن بەخوا ئەو گۆڤارە 500 ئیرۆی وەربگرتایە لە مەسئولێکی پارتی یا لە یەکێتی 1000 جوێنتان پێدا 1000 جوێنتان پێدا ئەتان وەکو هونەرمەندی خۆفرۆش چیتان نەکرد بە کەریم گوڵانی کەریم گوڵانی ڕاستگۆ بوو ئاوتی کۆسەد یارمەتیاوم ئەو یارمەتیاوم هەمووتان جوێنتان پێ نایە ئەگەر وەری نەگرتایە و بە ڕسوایی بژیایە و نەبایە بیخوا بمردایە ئێوە ئینجا جوێنت ئەتا بۆچی یارمەتیتان نایەوە کەس نازانێت ئێوە چیتانە خەڵکی کوردستان بەڕاستی ئێوە بە میزاج قساکەن بە میزاجی خۆتان قساکەن باش نییە والله ئەو گۆڤارە $1000 وەرگرتایە لە پارتی 1000 سبحمەتان پێ کرد باش نییە وەری نەگرتووە لە بەسامە دیسان بۆ یارمەتیان ناوە ئێکاکە یارمەتیان باە ئێوە هەر جوێنی پێن یارمەتی نایە ئێوە هەر جوێن ئێن ئەی هاوار ئێوە چ میلەتێکن ئێوە کاکە با چوار مەسئولی خوێڕی بۆ نمونە لەو پارتیەکێتیە باتی یارمەتی ئەو کوڕیان باقیشەکە بۆ ئێوە خەفری بۆ ئیندیفاع لە پارەکانی ئەوانەکەن کەچی ئێساش فرمێسی بۆ هەڵە ڕێژن وڵا گۆڤار مردووە و گونا حەوچی وارم بابەتانە وەڵڵا برا ئەوایە ئێوە پاسەوانی پارەکانی ئەو دەسەڵاتان ڕاستیە ئەوەتە چیتان نەکرد بە وەسا عەلی کاشی وەسا عەلی کاشی قوربەسەر کرێکارێکی زەحمەتکێشی داما و کوڕەکەی شەهید کرا لە حەڤەی شوڵباتە لە دوایە ئیدعایە کرا قاچێکیشی بڕایەوە ئالێرەیە وەسا عەلی کاشی لە دوایە
وتیان وەڵا لەگەڵ پاتیا مەسعود تەلەفۆنی بۆ کردان کە بڵاو بۆ تەڵا کاکە مەسعود پارەیەوە بە وەسەعەلی کاشی ئای بێحورمەتی بۆ پیاوە جگە سوتاوە کرا ئای سوکایەتی بۆ پیاوە کرا ئەی هاوار ئای گوێنیان پێدا ئای کردیان بە خۆفرۆش کوڕەکەشی کوژرا بوو ئەی هاوار بۆ خاتی ئەو خوایە کوڕەکەشی کوژرا بوو باشش کورە نازانم لە دواییە ئیدعایش بوو داماوە هیچیشی وە نەگرت بوو ئیدعایشیان بۆ کرد 2000 بێحورمەتیان بەو وەسەعەلی کاشی کرد لە بەخت و خۆڕایی ئەی هاوارەوەکەوە ئەوە چی منەتێکە کوڕەکەشی بکوژێ هیچیشی نەکرد بێ لە برسا بمری قاچێکیشی بڕابێتەوە خەڵک هەر گوێنێ باتێ کاکەوە میلەت نییە با قورئانەوە میلەت نییە ئەیلەوە تیاح لە میلەتە ڕاکارە ساتە ئەم هەموو میدیا سەخیفەی پارتیوێکێتی یەک قسەیان یەک یارمەتی ئەو کوڕیان نایەوە تازە ئەچن باسیەکەن عەزیزان لە هەولێر و لە بادینانە هیچ نەماوە جەسایی پارتی و بنەماڵی بازانیە هیچ نەماوە هیچ هونەر نەماوە بەشەکانی ئەدەب بۆ بەپەن بڕۆ مقیاسکە لە دوای ڕاپەڕینەوە هەتا پێش ڕاپەڕین بزانە پێش ڕاپەڕین هەولێر و دهۆک چەندە گەشاوە بوون لە مەیدانی ئەدەب و هونەر و ئالەم بابەتانە باش نییە بڕۆ مقیاسکە ئێستا هیچ نەماوە خۆشەویستان هەرچی هونەرمەندە نووسەرە شاعیرە هەمووی بێدەنگ بووە هەمووی ملی حیز کردووە کاکەژیان هەموو قەڵەمەکانە حیز بووە لە پێناوی پارەیە هەر هونەرمەندێ هەر نووسەرێ هەر شاعیرێ گۆرانی بێژێ نەڵێ بژی بنەماڵی بازایی نابێ نان بخوات نابێ قسە بکە باشە ئەبێ هونەر و ئەدەبەکەی بکا بە قوربانی بنەماڵی بازایی بکە بە پێڵاوێکی پێی هەتیوێکی ماڵی بەنام سەفا و مەسعود بازانی کە نایکە ئەبێ لە برسا بمرێ شەمۆ هەروە لە برسا ئەمری ئەویش کاکە تەنیا عەرەبی داما و هەروە ئاوا ئەمرێت تەواو ئەمە ڕاستیە کاتی خۆی من لە بیرمی حەسەن سیساوایی هەموو هونەرمەند خواعافریکا حەیران بێژ بوو ئەچێ مەسعود بازانی 10000 دیناری بە کابرایەکە بۆ نێرێ بۆ هیچویستی بۆ حەسەن سیساوایی هەتا پارەکە دەست بەدەست ئەگا بە حەسەن سیساوایی 2000 مێنێتەوە هەرچی لێ دزم باشە مەسعود دەی ناردووە ئەی هاوار 2000 ئەگا بە حەسەن سیساوایی هەرچی لێ دزەکە ئەمانە هەمویان لە برسا ئەمرن بەڵام ژنەکەی قوباڵ تاڵبانی لە هەولێر ملیۆنەرە سمتی هێڵی لۆت ملیۆنەرە هەرچی سۆزانی هەیە ملیۆنێرە ئەمە حەقیقەتە کاکە ئەمە ڕاستیە ئەبێ هەمووتان ئەمانە بزانن عەزیزان پارتیوێکێتی بێشەرەفن بێقیەمن ئەمانە کاکە وەڵڵا ئەمانە بێئەخلاقن تەواو گۆڤەندی داماو لە برسا لە نەخۆشیان مرد دیان دەوڵەمەنی نامەرد هەیە لە هەولێرەیە لایەن لە نەکردوەوە بۆ خۆی خۆ هەزیەیەکە کاکە بەڵام ئەگەر سۆزانیەک بچێ بۆ لایەن بەسەر پێڵاوەکانی ئەکەون بە ئارەزوی خۆیان پارەی بۆ هەڵەڕێژن باشە مانگانە بە ملیۆن ئێن بەژنەکەی قوبات بە ملیۆن ئێنە هێڵی لۆڤی سۆزانی باشە بەڵام شەمۆی داماو ئەبێ هەڵبەتدا بێ بۆ نانێک سێری فەرهادیان چی لێکرد عەزیزان فەرهاد کوڕی هەر میلەتێکی زیندوو بووە ئەو فەرهاد سەنگاویە لە ئاڵتونیان لەگەن فەرهاد پیباڵ کوڕی هەم دەدەگیتر بووە لە فەڕەنساوە گەڕایەوە کەسێک کە نیشیمانەکەی خۆی خۆشەوێ گەلەکەی خۆی خۆشەوێ ئەو فەرهادە چی نەکرد چیتە وەڵڵا خۆشەویستان زەلامی وە لەو فەیسبووکەیە گوێم بە فەرهاد پیباڵەیە سوێن بەخوا سەگووی ناخوات گوێم فەرهاد پیباڵەیە نازانم چۆن شەرم لە حای خۆی ناکە نازانم چۆن نازانم ئەمە لە کێ بووە ئەمە چ شیرێکی خواردووە بەڕاستی تو چۆن دڵیە قسە بە فەرهاد پیباڵ بڵێیت چۆن دڵیە بێویژدان بەس پێم بڵێ بەڕاستی چۆن دڵیە لە سێمایش هەروە بووە لە سێمایش هەروە بۆ کاکە خوا سەلاح باڵا بەرز چی بەسەرات لە فەقیریەتە چی سەلاح باڵا بەرز کاکە لە نەخۆشیەتە چوو ڤیدۆکەیمان بینە کە ئەچن بۆ لای هیچی نییە سەلاح باڵا بەرز خوا حەمەی نێرگس کە کوڕی شارەکە بوو ها شەناس حەمەی نێرگس هەموو ماڵەکە سەدێک عەرەبانە شوێن نەبوو تێی بچێ ئەوان بر حەمەی نێرگس بە عەرەبانەکەەوە بینیم ماڵەکەی سەردا نابوو بەڵام هەر ئەو کاتە کە حەمەی نێرگس ماڵەکەی بەتانی دۆشەکەکەی لەسەر عەرەبانەیە بوو سەرانی یەکێتی کچی سۆزایان برد بۆ باخ و بۆ شوقەکان شەوی 1000 دۆلار ئایە باشە شوقیان بۆ کڕین سیاریان بۆ کڕین بۆ سۆزایان بۆ لە فرۆشەکان کوڕی مەسئولە خوێڕیەکان بەکشی زانکۆیانەوت بنێشەکەی دەمتمان بەرێ ئەوە 10000 دۆلار باشە چکە بنێشەکەی دەمی دایکی فرسی نەکردو بۆیە بە دەنی کچی خەڵک بۆ هەڵێن لەو وڵاتەیە عەزیزان هەرچی سۆزانی هەیە شاهانەش
بەڵام هونەر و ئەدەب و نووسین لەژێر سەڵاتی ئەم کۆمەڵە چەقۆ کێشولات و لوتەیە هیچی بەسەر هیچەوە نەماوە کاکە وەڵڵا ئەمانە بێشەرەفن خۆشەویستە عەزیزان ئەم دێڕەی کە ئێستا یەکەم هیوادارم کە جیای کەنەوە بۆ مێژوو بڵای بکەنەوە کە یەکەم جارمە ئەم قسەیە ئەەکەم بۆیە داوا لە هەموو پێیجەکانەکەم ئەم قسەیە کە ئێستا ئەەکەم بۆ یەکەم جار ئەم قسەیە بەسەرانی پارتی وێشێتی ئەڵێم ڕیکۆردی کەن بۆ مێژوو بڵای بکەنەوە واتە جیای بکەنەوە چونکە یەکەمین جارە کەسێک بە ناوی ئارام ئەحمەد وەکو شاعیری سووری محەممەد ماغوت ئەم قسەیە بە ئاشکرا ئەکات دوای ئەوەی کە ئەو قسەیەم کرد سەرانی پارتی وێشێتی نۆکەرەکەن هەرچێک بە من بڵێ ئیسفادەی نییە بەس ئەم قسەیەم بۆ مێژوو بۆ یەکەم جار کە ئەیکەم هەڵگرن ئەمە نەگوێنە نە هیچ بەڵکو حەقیقەتی سەرانی پارتی وێشێتیە من حرمەتم بۆ هەموو ئەو ژنانە ئەو پیاوانە هەیە کە ئێستا لەناو ئەم ژوورەیان و لەگەڵ منە گوێگرن بەڵام بۆ یەکەم جار ئەڵێم هەموو سەرانی یەکێتی هەموو سەرانی پارتی کوڕی قەحبەن کورت و کرمانچی باشە لە ماغوتەوە ئەوم هێناوە دووبارە یەکەم و هەموو سەرانی پارتی هەموو سەرانی یەکێتی کوڕی قەحبەن کورت و کرمانچی تەواو لەگەڵ ئەمانەیشە هیچ ناکرێت شەق نەبێت ئەوە کۆتا قسەم بوو ئەم شەو بۆ ئێوەی خۆشەویست و بۆ ئێوەی عەزیز کەمال سابیریش هەروە هەر بە هەمان شکل باشە عوسمان چێوار هەروە هەموویان ئاوا لە برسامردنی حەقیقەتە خۆشەویست ئەوە ڕاستی بۆیە ئەمەیە کەوتم یا حەمەعمر عوسمان ئەو شاسوارە هیچ و پوچە تەلەفۆنم بۆ کرد وتم حەمە کوڕی ئەو شارەیە نامرد لە شۆکەکە دەری مەکە لە بەرەوەی پارەی خۆڵ و خاشاکی نییە 2000 جوێنی پیا بووم ئەو سەگە خوێڕی ئەو هینا ناویشیە شاسوار عەبدولواحید ئێسش ئەڵێ وەڵا من هیم ئەمەوەیە کۆمەلگای خۆ بگۆڕم کورە هەی سەخیف باشە ئەگەر تۆ پیا بوویتایە و سەخیف نەبوویتایە ئەو کاتە وەڵامی من وەکو پیاوشکە من ڕوون لێ نایت لەو کاتەوە ڕقم لێتە هەتا قیامەت ڕقم لێتە لەبۆ شازدایت لەو کاتەوە ڕقم لێت چونکە من ڕوون لێ نایت من سوال بۆ خۆم ناکەم بەڵام بۆ خەڵکی یەکەم ئەوەی یاسای لە 20 ساڵ تۆ سوال بۆ خۆم ناکەم بەس بۆ خەڵکی یەکەم وتم ئاگا لە حەمەعومەر بێ ئەو شۆقەیە جەلال تەڵەبانی یاوێتیە تاپۆی نییە بە ناوی خۆیەوە نییە تەنها تایە ئەژی پارەی کارەبا و خۆشاکی خاشاکی لێ دەری مەکە تو هەدەرێ کرد نامردی هیچ و پوچ باشە نامرد ئێسەیش کۆمەڵێ ماستاوچی دوا کەوتون لە پێناوی پارەیە وەکو مژدە و مێردی مژدە و حەمەی مژدە و ئەم خوێڕی وڵات و لوتانە تەنها لە پێناوی پارەیە نەگە پێناوی شتێکی ترە ئیتر کاتە ناگرم خۆشەویستان شەوگاتان خۆش بێت حرمەتێکی زۆرم بۆ هەموو لایەکتان هەیە هیوادارم کە ساخ و سەلامەت بن ڕێی خۆم لەسەر ئەو شتانی کە لەم هەفتانە ڕوویاوە داوە و تەواو و هیچ گوێژمێن بەم فەهاش و هوشی پاڤڵ و نازانم خۆشە قوڕانی کە ئێساییکە هەمووی درۆیە پاڤڵ سەران لە خەڵگەسەنێ تۆ دزیر کردووە نیوەی بۆ ئیدارەی گشتی و بۆ بنەماڵی بە تاڵەبانی ئەوانە کردووە ئێستا پارە زۆرە ئەڵێ وەرە 10 ملیۆنم بەرێ 5 ملیۆنم بەرێ دوای لە بڕۆ خواحافیزی بێت تەنها مەسەلەکە ئەویشی لە ئارایانی خۆشەویستان شەوتان شاد و خۆتان لەگەڵ خۆشەویستان سەرچاو